ئەمڕۆ وەکو تەوەرێکی سەرەکی پرۆگرامەکە ئێمە کەسانی شارەزا و دکتۆرمان میوانداری کردووە کە لەسەرم بابەتە قسە بکات و زانیاری بە ئێوە بات. ئەویش دکتۆر سۆران سابیرە کە پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکان و گەشەی منداڵانە لە ستۆدیۆ میوانێمەیە. دکتۆر سۆران بەخێراتی. دکتۆر باسمان لە گەشەکردنی منداڵ کرد لە ڕووی جەستەییەوە، جا دەمانوێت جگە لە باسکردنی گەشەی جەستەی منداڵان باس لە خۆراکەکانیشی بکەین. ئەگەر خۆراکێکە بێت کەم و کوڕیەکان پڕ بکاتەوە بە چ شێوەیەک با باسی ئەو گەشەکردنە بکەین، گەشەکردنی دروست چ جۆرە گەشەکردنێکە کامیانەکە نیگەرانیمان بۆ دروست ناکات. دەستان خۆش، زۆر سپاس بەیانی هەم لە یەکتان باش. خۆی گەشەکردنی منداڵ هەر لە ناوچی داچەوە دەست پێ دەکەوە خۆمان دەزانین. لێ زۆر گرینگامە لە یەکەم چرکە ساتی دروستبوونی منداڵەکە گرنگی بە منداڵەکە بدرێ لە ناوچی داچی لە کای سپڕە، چونکە 9 مانگ لە ناوچی داچی دی خۆراک هەموو شتێک لە ڕێگەی دایکەکەەوە دەبێت. لێ ئەو 9 مانگە زۆر گرنگە، چونکە منداڵ 50 سانتیم گەشە دەکات لە 9 مانگ ناوچی داچی، دواتر بە درێژایی تەمەنی لەوانێت 100 سانتیم تا 120 سانتیمتر درێژ بێ، ینی ڕێژێژی زۆرە هەتا لە گەشەی چێشی منداڵەکەش. لێ گرنگی پێدان لە کات سپریۆ دەست پێ دەکات. دواتر لە کاتی لە دایکبوونەوە زۆر میهمە هەر لە یەکەم چرکە ساتەوە ئەمە متابعی منداڵەکەی بکەین، چاودێری بکەین بە شێوەی گرۆس چارت، یان چارتی گەشە هەیە لە گەڵ کارتی کوتان هەیە دەدرێتە ئەو خێزانەوە بنەماڵەیە. خۆی مەفروزە هەموو 2 مانگ جارێک لە ساڵ یەکەم 2 مانگ بۆ 3 مانگ جارێک لە کاتی کوتانەکان منداڵەکە گەشەی هەڵبسەنجێنرێ، هەم لە ڕووی جەستەیی واتە کێش باڵا چوارچێوەی سەری، هەم لە ڕووی گەشەکردنی مێشک و گەشەکردنی توانە لێهاتوویەکان ئەوەی کە باستان کرد با بڵێن یاریکردنەوە. بۆ نمونە منداڵ لە 2 مانجی دەبی زەردەخەونە بکەن، لە 3 مانجی پێ بکەنی، لە 4 مانجی خۆی هەڵژێ لە سەسکدا دەخاتە سەردەم، لەسەر سک دەخات سەر پشت لەسەر پشتەوە سەردەم، دواتر گاگۆڵە، دواتر بەسە پێ دەکەی، دواتر قسەکردن. ئەو شتانە یەک لە دوو یەک دێ، هەر یەکێک لەوانە دواکەوت ئەو لێهاتوویانە ئەو توانایانە کە منداڵەکە بەدەستی دێنی هەر یەکەیان دواکەوت ئێمە دەکەوینە گومان لە گەشەی منداڵەکە. واتە گەشەی منداڵەکە هەم بریتێ لە جەستە، هەم بریتێ لە توانای مێشک و بەدەستێنانی توانە کۆمەڵایەتەکان. لەبەرەوە هەردوو لایانی هەر گرینگە پێویستە گرنگی پێ بدرێ، بەشێکیان پێویستە بە خۆراک، بەشێکیان پێویستە بە گرنگی پێدانی منداڵەکە. واتە منداڵەکە هەم لە ڕووی خواردن و خۆراکەوە نابێت پشتگوێ بخرێ، بەشکو دەبێت باشترین جوانترین خواردنی بدرێتێ کە لە سەرەتای تەمەنی بریتێ لە شیری دایک، دواتر لە 6 مانگ لە ساڵێک هەندێک خواردنی تایبەت وەک شۆربا میوەکان و با بڵێن سریلاکەوانەی دەدرێتێ، دواتر دەبتە خواردن دەبێتە خواردنی سەرەکی منداڵ. دکتۆر لەکەیەوە گرفتەکانی گەشەی مناڵ دروستە بێت، یان خو لە چیەوە دروستە بێت کاتێک کە دایکەکە بزانێ گرفتێک هەیە لە گەشەیە؟ زۆر گرنگە ئەمە بزانین هۆکارەکە چێت. زۆر جار ئەمە ڕوبەڕووی ئەو حاڵەتان دەبینەوە کە دێنێ نەخۆشخانە کلینیک منداڵەکە کێشی کەمە یان باڵای کورتە، خۆیەوە دەکرێتە دوو بەشێکیان بریتێ لە نەخۆشیەکان، بابلێنەوە منداڵانێ هۆکارێکی نەخۆشی لە دواوێ، هۆکارێک ئۆرگانی بێ، بۆ نمونە گورچیلەکانی جگەری یان هۆرمۆنەکانی شێشەی هەبێ، یان هەندێک جار بۆ ماوەیە، هەندێک جار بنەماڵەکە بەخۆیان کورتە باڵانە یان چێشیان کەمە یان قەڵەون، با بڵێن بۆ ماوە کاریگەرێکی زۆری هەیە. دواتر هەندێک حاڵەتی زگماکە منداڵەکە لە سچی دایکیدا بیچکە کاتێک لە دایک بووە وەزنی کەم بووە. هەندێک حاڵەتی شێ پەیوەندی بە نەخۆشی درێژخانەکە هەیە وەکو شەکرە و نەخۆشی گورچیلە و نەخۆشیەکان. هەندێک حاڵەتی شێ نەخۆشی نینە، با بڵێن ئەمە بە دوو دادەگەڕێن هیچ منداڵەکە هیچ هۆکارێکی نییە کە هۆکارێکی نەخۆشی کە ببیتە هۆی دواکەوتنی گەشە. بەڵام دەبینی دایکەکە منە لە ئامادەکردنی شیر هەڵی هەیە، لە گرنگی پێدان بە منداڵەکە، ینی هەندێک جار لەوانەیە نەزانی بێ. بۆ نمونە منداڵ هاتووە هەموو پشکنینێکمان بۆ کردووە، زۆر ماندوو لەگە دایک باوەکە دەبی هۆکارچبی ئەو منداڵە گەشەی وا خراپە، دەرچووە دایکەکە شیرەکە بەهەڵە دەگرتەوە، لە جاتەوەی کەوچکێک لەگە مەحیارێک ئاو تێکەڵ بکە دەبینی کەوچکە و 2 ڕقم ئاو پێکەوە ڕوونتر دەگرتەوە. هەندێک جار ئەو کارە لەوانێ ئابووری بێ پێوە کەمتر شیری بداتێ، هەندێک جاری لەوانێ لەبەر قەبزی بێ، چکە زۆر دا منداڵکە قەبز دەبێ بە یەکتری دەڵێن دایکەکان شیرەکەی ڕوونتر بگرەوە. ئەو مانگێک 2 مانگ زۆر کاریگەری هەیە لەسەر گەشەی منداڵ، حاڵەتمان زۆر. هەندێک جار یەک لەو ڕۆژانە کەیسێکمان هەبوو ئاویان دەدا منداڵەکە، بڕێکی زۆر ئاوی دەدەنە منداڵی، ینی لە 6 مانجیەکە منداڵ نابی بە هیچ شێوەیە ئاوی بدرێتە، چکە
لە 175 تا 80 شیری دایک یان شیری قوتوش بریتە لە ئاو وە پێویست ناکە ئاو بدرێتە منداڵ بڕێشی زۆر ئاو پێدای منداڵ گەشەی دوا دەخات کەواتە هەندێک جار لەوانەیە هۆکارەکە گرنگی پێ نەدامێ منداڵەکە ئیهمال کرابێ لەوانەیە دایش خۆی نەبێ یان هەتا هەندێک جار دایش خۆشتی بەڵام زۆر گرنگی پێ نادە ناتوانێت یان هەندێک جار دایکەکە لەوانە بیرکۆڵیا باش شێوک لە شوێنانە گرنگی پێدانی منداڵ زۆر گرنگە لەگەر ئەوەی کە خواردن و خەو ئەوانەش هەمووی کاریگەری خۆی هەیە زۆر باشە دکتۆر باسی خواردنت کرد لەم سەردەمەی ئێستا ئەم خواردنانەی کە هەیە لە ئەم فراوانی شیری میمەنیەکان و فراوانی ئەو خواردنانەی کە ئەو مەوادانەی تایە کە خواردنەکە بە پارێزراوی بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەهێڵێتەوە یا خواردن لە قوتونراوەکان ئەمانە تا چەند کاریگەریە بێت لەسەر گەشەی منداڵ یاخود گەشەکەی زۆر والێکات هەندێک منداڵە بینین تەمەنی 12 ساڵە بەس ماشەڵڵا هێکەلیەڵی 15 ساڵ و 16 ساڵە هەندێکی ژەبینی زۆر وردە کەچی تەمەنی سەرەکەی 13 ساڵە هەستی پێ ناکەی ئەوە چەندێک کاریگەری هەیە خۆی یەک لەو هۆکارانی تاز باسمان کرد لە گەشەی وەکو باس کرد خۆراکە ینی خۆراک کاریگەری زۆر هەیە لێ دەبین لە وڵاتە دواکەوتەکانی ئەوانەی وڵاتانی باری ئابووریان باش نییە وڵاتە هەژارەکان بە شێوەیەکی گشتی دەبین منداڵەکان هەمووی تووشی بەدخۆراکی بووینە تووشی دواکەوتنی گەشە بووینە لەبەرەوە لە وڵاتی خۆشمانە وەکو باسماگە ئەگەر نەتوانی خۆراکێکی دروست یان خواردنێک بەڕێگایش ڕاز بدێ منداڵەکە لەوانە منداڵەکە تووشی بەدخۆراکی ببێ یان بە پێچوانە هەندێک تووشی قەڵەوی دەبێ لەبەر ئەوە خۆراکە ناتەندروستەکان جگە لەو خۆراکانی با بڵێن کە لە ماڵەوە تۆ ئامادەکەی زۆربەی خۆراکی تەندروستە ئەوەی کە با بڵێن پێکاتبی لە خواردنێکی هاوسەنجی میوەکان سەوزەکان خواردنی شیرەمەنیەکان بەرهەمەکانی شیر و هەروەها هێلکە گۆشت پاخلەمەنیەکان دانەوێڵەکان ئەوە دەبی خواردنی منداڵ خواردنێکی هاوسەنگ بێ هەمە ڕەنگ بێ بەڵام کە منداڵ پەنا دەباتە بەر خواردنی مارکێتەکان خواردنی دەرەوە وەکو شیرینەکان بەتابێت خواردنی مارکێتەکان هەمومان دەزانین زۆربەی شیرینیە هەندێک جار بریتە لە ئەندۆمی و چپس و جیراوە گازەکان و هەندێک جار جیراوە وزەبەخشەکانیش بەکاردێن بەڕاستی ئەوە کارەساتە منداڵ ئەو هەم خواردنە بە ئارەزوی خۆی بخوا منداڵ دەبێت بە ئارەزوی دایک و باوکی خواردنی بخوات زۆری خواردنەکەی دەبی دایک و باوک دیاری بکە بەڵام کەی دەخواوە کێشە نییە باش آخر دکتۆر زۆر جار تۆ باسی واکێڵی بە ئارەزووی دایک و باوکی بخوا بەڵام ئەگەر بزانین خێزانەکانی ئێمە یعنی ئەگەر یەک منجەڵ دۆڵمە نەڕژن و پڕ نەبێ لە چەوری و گۆشت و نازام چی بە سەرسفرە و خوانێکی باشی نازانن ئەمە لە کاتێکا بۆ مناڵ چەند دروست نییە کەواتە منداڵ ئەبێت چی بخوات وە چ خواردنێک کە زیانی هەیە دایکان ئەڵەن مناڵەکەم بەدەست خۆم نییە نازام چی لێ بکەم هەر جبسە خوا ئەی بۆ منداڵێکی ئەوروپی فێرکراوە بروکلی بخوا یعنی ئەمە خۆ هەر مرۆڤە هیچ جیاوازێکی نییە خۆی بزەبەوە لەسەر دایک و باوکەدا لۆ بڕۆکلی دەخوا لەبەرەوەی دایک و باوکەکە لە سەرەتای تەمەنی فێریان کردێ تۆ دەی لە 6 مانج با بڵێن دەست بە خواردن دەکەی باشترین خواردن دەستپێک بریتە لە سریلاک لەبەرەوەی هەساسی کەمترە جوانتر دەتوانێت قوت بدا بە ئاسانی چکە تا ئێستا بەس شیری خواردێ ئێستا دێ سریلاکێکی بۆ دەگریەوە کە تۆزێک وەکو شیر شلایان تۆزێک پەیتە ئەو باشترین دواتر بێ باشترین شتەوەی سەوزەکان دەست پێ بکەیت وەکو بڕۆکلیە جێزەرە لەگەڵ شۆربای تێکەڵی دەکەی یان ئەوە ئامای دەکەی پەتاتە خواردنە شیرینەکان دەست پێ نەکەی بەڵام ئیمە دێن یەکسەر چ دەست پێ دەکەن چای دەدەنێ چای سەمون چای سەمونی بدەی وەڵا هەر چای سەمون دەخوات تا تەمەنی گەورەش دەبی چای سەمون زۆر خراپە ینی چایەکە خراپە سەمونەکەش هیچ پێسی بە چانیە دووشتی تێدا بەڵێ بزەبت شەکری تێدا خراپە کافاین تێدا خراپە ئەو دوو مادەیە زیاتر هەردووش خراپە سەمونەکەش خێ تێدا ئەمە خێ شەکر چەوری بۆ منداڵی خوارد ساڵێک نابی لۆش لەبەرەوەی دۆڵمەکە نابی لۆ منداڵی خوارد ئەگەر خۆ دۆڵمە پاش ساڵێک ئاساییە دۆڵمە کوفتە هەر خواردنێکی سەر سفرەی دوای ساڵێک دێ ئاساییە ئەو خواردنانە تەندروستن کە لە ماڵە دایکەکە ئامادەی دەکات بە هەر شێوەیەک هەر خواردنێکی کە تەندروست بەخۆی ئامادەی دەکات نەک ئەوەی کە دلیڤەری بانک دەکات فاستفودە ڕۆژێ فاستفودی بۆ بانکیان لە دوکان لە مارکت ئەو خواردنە شیرینانێ بۆ بێنەوە جارێ باوکەکە یەک عەلاقە من بەتەمام هەر ئەوە بپرسم بڵێم دکتۆر ئەمە کردومانە بە فەرهەنگێکی باش باوکێک ئەگەر عەلاقەی بەدەستەوە نەبێت نێتەوە بۆ ماڵە و کۆمەڵێ لە ئەو نەستەلە و شیرینی و جبس و شتانەی تیانە بێت بە باوکێکی باشی نازانڵەوە باوکە دوو عەلاقە ناگرێت بێت بەو شێوەیە خۆشەویستی خۆی دەردەبرێتەوە منداڵەکان بەڵام دەتوانین بەڕێگایش هەدیەکی دێن دیارەک ینی یاریەکی لۆ بینە لە زۆر شتی دووری دەخاتەوە گەشەکردنی مێشتی گەشەکردنی جەستەی منداڵی ئێمە هەمووی دانیشتێ لە دیار ئایپادێک و تەلەڤیزیۆن یا مۆبایل
و خواردنی فاسفود و خواردنی چپس و باشە دکتۆرکەوا بێت ئەو خواردنانی کە یارمەتی دەری گەشەی منداڵ ئەبن چییە بۆی کە دایکان و باوکان زیاتر ئاشنا بن و لە جیاتیەوەیەکی ئالاگەیەک لەو شتانە بێنەوە بۆ ماڵەوە شتێکی باشتر بێنەوە. هەموو خواردنە تەندروستەکانی کە با بڵێن ئەو پێکاتانەی تێداوی لە پرۆتین زۆر گرینگە، کاربۆهیدرات، سەوری، زایدن کانزا و ڤیتامینەکان. ئەوانش لە چیدا هەیە؟ لە کاربۆهیدراتوان لە دانێوەڵەکان هەیە، برنج، گەنم، ساوار، بڕوژ، ئەوانە بە هەر شێوەیەک ئامادەکەیان نان و سەم و ڕۆژانە کە منداڵەکە دەوی بیخوا. هەروەها چەوری، ئەو چەوریانەی کە بەتابەتێکە زەیتی زەیتون بەتابەتی تر لە ساڵی یەکەم پاش 6 مانگ زەیتی زەیتون بەکاربێت، ئەگە بەکاریشە ئەگە نابەکارنێ. هەروەها پرۆتینەکان کە پاق لە مەنیەکانە، با بڵێن پرۆتینی جیای، پرۆتینی ئاژەڵش، هێلکە، گۆشت بە هەر سێ زۆری مریشک و گۆشتی ئاژەڵ و گۆشت سوورواتان لەگە ماسی، ینی هەموو پێکان جگە لەوەش سەوزە و میوە. بەو شێوەیە ئەگە خواردنەکەی هەموو ئەمانەی تێدا نەبێت تووشی نەقز دەبێت. کە منداڵەکە خواردنی مارکێتوانەی خوارد، ئەو خواردنانە کەمتر دەخوا. زۆرجار لە پێش زەمی ڕئیسی دەبینی چپسێک دەخوا، ئەندۆمیەک دەخوا، شتێک دەخوا، دژایەکی گازی دەخوا، ژەمەکەی دەدەست دەچی یان کەمی دەخوا. لەبەر ئەوە تو جگەلەوەی کە خواردنەی خۆراپی خواردیە، مادەی حافیزەی تێدا و کۆمەڵک مادەی خراپی تێدا، خواردنە بە سوودەکەش لە چیز دەچێت، چونکە نایخوا گەدەی پڕ بۆ بە خواردنێکی خراپ، خواردنە خراپەکەی خواردیە خراپەکەی بۆ دەچی، خواردنە سوود بەخشەکەش ناخوات. باشە دکتۆر، تۆڵی ئەمانە پێش نان خواردن نابێت. باسی ئەندۆمیت کرد کە ئێستا کێشەی سەرەکی هەموو دایک و باوک و خێزانێک کە زۆرجار گەورەکانیشی گرتوتەوە. خواردنی ئەندۆمی دروستە یان نادروستە بۆ هەر تەمەنێک؟ بەو شێوە ڕەهایەکە لە بابرن کوردستانی خۆمان هەیە، ئێزگار زۆر دەخورێت، زۆر خراپە. دەکرێت مانجە جارێک کێشە نیەگە، یان ئەندۆمی خۆی پێکاتەکەی بابرن بریتە لە خوێ کۆمەڵک مادەیتر لەگەر دانەوێڵە. خۆی دانەوێڵە خراپ نییە، بابرن یان هەندێک مادە هەیە، بەڵام هەندێک مادەی تێدایە بەتاوەتی سەیەکی لەگەڵدایە، خوێی زیان بەخش تێدا، خوێ زۆرە خوێ کە زیان بە منداڵ دەگەین. و کاتێک ئەندۆمی دەخوا منداڵ حەز و ئارەزوی لۆ دروست بێت کە زیاتر بخوا، لەبەر ئەوەی خراپە. بەردەوام خواردنی هەر خواردنێک ئێستا ئەمە با بڵێن تازە خواردنەکانمان دابەش کرد بۆ چەند گروپێک. ئێستاگە منداڵێک بەس میوەش بخوا هەر خراپە، تەنها میوە بخوایان تەنها گۆشت بخوا، نابێت تەنها پشت بێ خواردن بەستێ. منداڵانیش کە ئێستا ئەندۆمی دەخۆن زیاتر هەر پشت بەوەی دەبەستن، یانی ڕۆژانەوەی لایەتی ڕۆژانە ئەو شتەی دەخوا، لەبەر ئەوەی خراپە. نابی بە تەنها ئەندۆمی یان بە تەنها خواردنی مارکێتەکان بخوا، یان بێتە جەمێکی ڕئیسی ڕۆژانە بخوا، بەڵام جارجارە ئەو خوێ و چەوریەکەشی تێ نەکا باشترەوەیە. ئەکید ئەوە زیان بەخشەکەی لەوەیە کە چیسەیەکی لەگەڵدایە خۆی زیان بەخشت. ئەوە بەکارنێنە و مانگی یەک جار قەینا بۆیان هەیەوی خۆ لەبەرەوەی دڵی دابکەوێت جارجار جارجار ئەندۆمی جارجار ئەو شتانە بخوا کێشە نییە، بەڵام کە بووە شتێکی ڕۆژانە و ڕۆتین ئەوە کێشەی بۆ هەفتەیەک دوو هەفتە لەمەوە بەربوو کە هەر لە هەواڵەکانی کوردستان 24 کە هێدلاین یەکێک لە هەواڵەکانم خوێندەوەڵێ ئەمریکا سەری سوور ماوەلەوەی کە لە عێراق ئەو ڕێژە زۆرەی بەڵامەوە خۆی سۆڤانەوە بادێکی ئابوووریانەی لە پشتەوەیە، هەڵبەتەوە پەیوەست نییە بە ئەندۆمیەکەوە، پێوەستە بەو پارەسپیکردنەوە بە هەدەردان و گەندەڵی کە هەیە بەڵامتر بەسەر ئەندۆمیەوە زۆر جار وەسڵ کراوە کە ئەمە شێوازێکە لە برنە دەرەوەی پارە، ئەمە ئەو بۆدەی هەبوو، بەڵامی تر ئەوەش هەر بۆ خۆی زیانی هەیە کە باشتر بەو شێوەیەش بێ هەر بەسەر ئەندۆمی ئاساق بێتەوە باشترێکە کە نەخورێت. دکتۆر بابینە سەر تەواوکەرە خۆراکیەکان بۆ نمونە ڤیتامینەکان، ئەمانە تا چەندە باشە بدرێت بە مناڵ؟ ئایا زیانی هەیە؟ چۆن ڕێگری بکرێت ئەگەر پێی ئەدرێت؟ لە چ تەمەنێک بۆی هەیە بەکاری بهێنێت؟ تەواوکەرە خۆراکیەکان یان خود با بڵێن سەپلیمنتەکان ئەوانە لە کات لە دایک بوونەوەوانە شیری دایک دەخۆن، گرینگە ڤیتامین دی وەرگرن. دوو مادەی زۆر گرنگمە، ڤیتامین دی و ئاسن کە گرینگە وەک بدرێتە منداڵی بە شێوەی قەتریان بە شێوەی شڕوب، بەڵام لە ژێر چاودێری پزیشکدا بێت، نابێت لە خۆتەوە بەکاربێنێت. بۆ نمونە ئەو منداڵانە شیری قوتو دەخۆن پێویست نییە ڤیتامین دی وەربگرن، بەڵام ئەوانەی شیری دایک دەخۆن پێویستە وەرگرن. ئەوەشمانەوانە شیری قوتوەکە باشترە لە شیری دایک. شیری دایک سەدان قات سەدان جار باشترە، بەڵام زۆر جار دەبینی دایکەکە ڤیتامین دی کەمە کە شیری خۆی دەدا بە منداڵەکە، تووشی ئەو نەقص و کەمی ڤیتامین دی دەبێت. لەبەرەوە هەموو منداڵێک پێویستە 400 ئینتەرناشنال یونیت یان یەکەی نێودەوڵەتی ڤیتامین دی وەرگێنێت تا دەبێتە ساڵە. و لە 6 مانجەوە باشترە ئاسنیش دەست پێ بکرێت، چونکە
ئەو ئاسنەی کە لە دایشی وەرگرتێ لە کاتی سکپڕی منداڵەکە لە 4 مانجی بەرەبەرە لە کەمی دەدا ئەگەر هاتوو ئاسن وەرنەگریان لە دوای 6 مانجی ئەو خواردنانی نەدرێتە کە ئاسنی تێدا توخمی ئاسنی تێدایە جەناب دەڵێ پێویستە کاتە بە ڕاوێژی پزیشک بەیان بەبێ ڕاوێژی پزیشکیش چونکە بەڕێز دەڵێ هەموو منداڵێک بەڵێ هەموو منداڵێک بەڵام بەڕاوێژ پزیشک لەبەرەوەی بڕەکەی دیاری بکرێت چونکە زۆر زار پرسیارێکی زۆر گرینگە لەبەرەوەی زۆر جار دەبینی منداڵەکە دایکەکە یان باوکە لە خۆ ڤیتامین دیەک دەکڕێ دەقاتی ئەو ڤیتامین دیەکە دکتۆرەکە لە دادێن بەقوتە چونکە ئێستا ئەمە هەیتمان ڤیتامین دی لە یەک دۆپ 400 وحدەی تێدا هەشمانە لە یەک سیسی کە دەکاتە 40 درۆپ 400 وحدەی تێدا کەواتە ئەگە تو واتی یەک درۆپەکەت کڕی بە هەڵە یەک سیسی کاملدا ینی تووشی تۆکسستی دەبێت تووش ژەهرایی بوون دەبێت بە ڤیتامین دی و حاڵەتەشما هەبووە منداڵ هەبووە هاتیە گریانێکی زۆر ناڕەحەتی زۆر یان هەندێک جار بەردی گورچی لە دروستەکە هەندێک جار کێشەی تر دروستەکە ژەهراوی بۆ بە ڤیتامین دی ئەوەندە زۆری درایتێ چونکە ڤیتامین دیەکان زۆریان هەیە هەندێک جار ئەمە وەکو چارەسەری بەکاری دێنین بڕێکی زۆری دەدەینێ هەندێک جار وەکو پێدەن پرۆفیلاکسیس ینی ڕێگریکردن لە ئەوەی تووش کەمی ببێ ئەو کاتی بڕێژ کەمی دەدەینێ ئاسنەکەش بە هەمان شێوە ئاسن نای بدرێتە بە منداڵە کەم خوێنی لۆ نمونە دایان زۆری کەم خوێنیمان هەیە ئەمە ئەمانە ئەوانەیە کە ئاسنیان کەمە ئەوانەی کە خوێنیان تێک دەشێ ئەوانەی کە تەلەسمیان هەیە لۆ نمونە تەلەسمیا ئەوەی کە هەیانە هەڵگرە ئێستا کەسێک هەڵگر بێ خوێنی کەم بێ دایک باوکە نەزان ئەم منداڵیان هەڵگرە ئاسنی بدەنێ توش کێشە دەبێت کە لە چەند ڕۆژ ڕابردوو کەیسێکمان هەبوو پلکەکەی سەیدەلانیش بوو ئاسنی دابێتەوە مەساتە بەڕاستی ینی تو کە دکتۆری پسپۆرت دەبی دیاری بکاتن چی دەدرێتەوە باش حاڵەتەکە ینی بەڕاستی ناخۆش لەبەرەوەی ئاسنی کە وەرگرت ئەو ئاسنە دەنیشی لە جەستەی لە دڵی دەنیشی لە جگەری دەنیشی لە گوچیلی دەنیشی لۆش دەبینی ئەوانەی تەلەسمیان زۆرجار بە نەخۆشی دڵ دەمرێت چونکە ئاسنەکە تێدا دەنیشە و دڵی لە کار دەکەوێت بەرەوە هەر شتێک کە دەیدەیت ئەمە لە ڕووی خۆراک و تاواکەرە خۆراکیەکانەوە باست کرد ژینگەی یاریکردن و ژینگەی دەوروبەری منداڵ بە گشتی تا چەند گرنگە بۆ گەشەی منداڵ خۆی گرنگجی پێدانی منداڵەوە پاسمان ئێستا زیاتر باسی خۆراکمان کرد ئەوەی تر دەمێنێتەوە سەر ژینگەکەی دایک و باوک دەوروبەری ئەو ژینگەی تێدا پەروەردە دەبێت ینی منداڵ ئەگەر لە ژینگەیەکدا پەروەردە بوو لە چارچێوەیە دیوارێک تەنها لەگەر ئایپادەکەی ژیان بەسەر بە دەبینی فێرە چ دەبێتن ئێستا منداڵی دێن 3 ساڵە 4 ساڵە قسەی فێر نەبووە تەنها ورتەورتەچی دەکات زۆر جار دەین دەڵێن دکتۆر بزانە ئۆتیزم نییە ئۆتیزم نییە بەڵام زۆر نزیکە لەوەی بێتە ئۆتیزم وەکو ئۆتیزم ڕفتار دەکات منداڵەکە شێوازێکی زۆر سەیر ڕفتار دەکات لەبەرچی لەبەرەوەی ئەو شتانی ناوبوو مالی تەنها ئەوانەی مارز کرد دایک باوکەکە دەبی گرنگی پێ بدەن زیاتر کاتی لەگە بەسەر بەن یاری بکەن شوێنێک ژینگەیەشی بۆ دابین بکەن کە ژینگەیەشی لەبار بێ بۆ گەشەکردنی مێشتی منداڵەکە و جەستەی منداڵەکە بجوولێ هەندێک جار با بڵێن لەوانەیە نەرجوولێ بەڵام وەکو باستان کرد وێنە کێشان یاریکردنی زەهنی و مێشتی ئەوانە زۆر گرنگت بۆ گەشەکردنی مێشک بۆ قسەکردن هەند دایک و باوکێک ئەگەر لەگە منداڵەکەی دانیشتن چیرۆکی بۆ بجێڕێتەوە قسەی لەگە منداڵەکە لە چێ فێرە قسەکردن دەبێت ئێستا یەک لە حاڵەتە هەرە باوەکان کە دێتە نەخۆشخانە دواکەوتنی قسەکردنە زۆرە ئێمە هەموو ڕۆژێ لەوانێ پۆستێک بکەین لەسەر ئەوە لە سوۆشەل میدیا لە تەلەڤیزیۆن باز دەکەین مۆبایل زۆر خراپە لە خوارد 2 ساڵی نابێت کەچی دەستبەرداری نابن زۆر سەیرم پێدە ینی ئەوجە جگە لەوەی کە ئەو شاشە و ئامێرە ئەلکترۆنەکان بۆ شوێ کار دەکات دوجار دەبێتەوەی شەو نخونیش منداڵەکان ئێستا هەمووی دوای 12 دەنون خۆی لە کاتێکدا پێویستە منداڵ کاتژمێرنەوە خەوت بێ ئەو پەڕیدا با بنوێ چونکە زۆر گرنگە بۆ دەردانی و هەندێک هۆرمۆن بە تایبەتی هۆرمۆنی گەشەکە دەبێتە گەشەکردنی باڵا ئەوجا ژینگەکەی زۆر میهمە و لەوەش گرنگتر لایەنی دەرونی منداڵەکە و هەست و سۆزی منداڵەکە لێ ئەمە زۆر جار دەڵێن شیری دایکەوەندەوەندە گرنگە جگە لە پێکاتەکەی کە زۆر گرنگە بۆ منداڵەکە دایکەکە کاتێک لە باوەشی دەکات هەر لە سەرەتای تەمەنی و هەست و سۆزی خۆیدا عیلاقەیەکی زۆر گرنگ لەناو منداڵ و دایکەکە دروست دەبێت کاتێک لای لە باوەشی تشیری دەداتێ قسەی لەگەر دەکات ئەوە منداڵەکە لەو کاتەوە فێرە قسە دەبێت ئەو شتانە تێدەگاتن وردە فێرە قسەکردن دەبێت بەڵام ئێمە هەر لە سەرەتای تەمەنەوە کاتێک دێن شیرە قوتوی دەدەینێ یان زۆر دکتۆر هەر بە دیار ئایپادی و تابلێتێک و مۆبایلەوە خواردنیاتێ ئەم بزەبت ئەمە مناڵە خۆشەویستیە مێنێ بۆ خواردنەکە یاخود
ئاگای لە خواردنەکە نییە کاتەگە خواردنە دەستە لە ناودەی لە ناومای دەمە نازانین چشی خوارد نازانین چۆن خواردی ئەوە ینی وەکو بەنجێک وایە من چەندی قەتمدا ینی ئەو مۆبایلە وەکو بەنجێک وایە بۆ منداڵ ئاگای لە دەوروبەری نامێنێ ئاگای لە خواردنی نامێنێ ئەمە کێشەیەک هەیە هەڵبەت بۆیە دایکان بەو شێوەیە ڕفتار ئەەکەن زۆرێک لە دایکان دەبینین کە ئەڵێ منداڵەکەی من ئەبێ بە زۆر خواردنی بدەیتە خواگەر دەستی لێ هەڵگرم تا ئێوارە هیچ ناخوات زۆر جار لە تەمەنی 3 ساڵ بۆ 4 ساڵ ئەو حاڵەتە دووبارەوێت ئەمە ئاساییە لەو تەمەنە منداڵ حەزی بۆ خواردن کەمتر ببێت واتە حاڵەتە سروشتێکە چۆنە هەندێک کەسەڵە دەستی لێمە دەخۆی هەرم ئەمرێ ئەو تەمەنەی هەروایە کەمتر خواردن نەخوات ڕاستە بالفعل خۆی منداڵ تا ساڵێک گەشەیەکی زۆر دەکات دەسە کاتێک منداڵ لە دایک دەبێت 3 کیلۆ زۆربەی جار 3 کیلۆ 4 کیلۆ کاتێک دەبتە ساڵێک دەبتە 3 هەندی خۆی ینی ڕێژێژی زۆر 6 کیلۆ زیاد دەکات لە کاتێکدا لە ساڵێک بۆ 2 ساڵی تەنها 2 کیلۆ زیاد دەکات ینی چی ینی گەشەکەی کەم بۆ وانە کە گەشەی کەم دەبتۆ پێویستی کەمتر بە خواردنی هەیە ئەوە وەکو معادلەیەکی کیمیای ئەوە بیرکاری وایە ینی شتێکی بەسیتە دایکان نیگەران نەبن ئاساییە بەڵام ینی دوای دوای ڕاژ پزیشتی کرد منداڵێک ئەگە خواردنی کەم بۆ دوای ساڵێک تەنها یەک زاربی بە نەخۆشخانم بە پزیشکێکی پیشاندا بیوە کلینیک برێت دکتۆر منداڵەکەم خواردنی کەم بووە دکتۆرەکە لەوانەیە سیبیسێکی بۆ بکە فەسلی خوێن چونکە کەم خوێنی هۆکارێکی باوە لە ئەوی منداڵەکە خواردن یاخوا ئەگەڵ کێشەی نەوە هەندێک قەبزی هەندێک کێشەی گەدەوری خۆڵەکە هەندێک کێشەی تر هەیە دەبێتەوەی کەمخۆری بەڵام لە هەمویان زیاتر هۆکاری فسیۆلۆجی کە تازە باسم کرد ینی هۆکارێکی ناتەندروستیە نەخۆشی نەخۆشی نییە هۆکارێک ئاساییە منداڵ خۆی دوای ساڵێک خواردنی کەم دەبێت لەبەرەوە جێی نیگەرانی نییە تەنها دوای ڕاوێژی پزیشکەکە دکتۆرەکە گوتی منداڵەکەت ئەیبینیە چێشی باشە باڵای باشە خواردنی شکەم بێ کێشەی نابێ ئەو کاتە باشە دکتۆر زۆرێک لە دایکان گوێ لەم قسەی پزیشک ناگرن بە هیچ نەوە پێی وایە ڕاستە پێی وایە ئەگەر مناڵەکەی قەڵە و خەپانە نەبێت ئەمە هیچ مناڵێکی تەندروست نییە و نەخۆشە و هەر لە خۆیەوە ئیتر هەم شتەکە بە قورگیامەی با بۆ لای دکتۆر ئەمە چییە مناڵەکەی قەڵەو نییە یعنی بێ هەر مناڵ قەڵەو بێ پێچوانەکەی ڕاستە قەڵەوی خۆی نەخۆشی ئێستا خەڵک هەمی بەدەست قەڵەویەوە دەناڵێن بە تایبەتی لە وڵاتە ئەوروپیەکان لە ئەمریکا ینی قەڵەوی ئێستا بۆتە نەخۆشی وە سەرچاوی نەخۆشیش ینی بۆ نمونە سوکەری یەک لە نەخۆشیە هەر خراپەکانە کە تووشی منداڵان دەبێت ئێستاش ڕێژەی توشبوون بە شەکرە زۆر بووە لەبەرەوەی ڕێژەیەکی زۆر شەکر و خواردنیا تەندروست دەدرێتە منداڵ دەبێتەوەی قەڵەویکەش سەبەب بکەلەوە ئەوەی کە توش شەکرە ببێ لەبەر ئەوە قەڵەوی دایکی هەندێک لە نەخۆشیەکانە نابێ دایک ئەوەندە خەمی ئەوەی بکە منداڵەکەی قەڵەو بێ ڕاستە منداڵی خڕ و خەپان جوانتە بەڵام ئێمە خەپەمان هەیە و قەڵەومان هەیە نابێتەوەی قەڵەوی خۆی ڕێژەیەکەی باڵێ منداڵ ئێستا لە ساڵێک بینی 9 کیلۆ لە 12 کیلۆی ئاساییە ئەگەر 9 کیلۆش بێ ئاساییە و 10 کیلۆ بێ 11 12 بێ بەڵام تو بتێ 15 بێ زۆر غەڵەتە ینی کاتە دکتۆر لێرەوە ئەم هۆشیاریە ئەم ڕێنمایە بدەین بە هەموو هاوڵاتیان کە کێشەکە لەوەیە هەر یەکێک لە ئێمە نەبین بە پزیشک بۆ مناڵی خوشکمان برامان کە بینیمان نەڵێن ئەو منداڵەکەت بۆنە ورد و زەعیف و سیز بۆتەوە مەبن تکایە بە پزیشک بۆ منداڵی هیچ کەسێک نەبوو منداڵی خۆشتان تا پزیشکانی بەڕێز و پسپۆرانی بەڕێز هەن ئەوە ئەتوانرێت منداڵەکان لە تەندروستێکی زۆر باشتا بژین ئێمە زۆر سپاسی دکتۆر سۆران سابیر پزیشکی پسپۆری نەخۆشەکان و منداڵ و هەروەها گەشەی منداڵەکەین کە ئەم بەیانێ لەگەڵمان بوون و ئەو ڕێنمایە باشانەی بە هاوڵاتیان سپاس بۆ تۆ بەخێر هاتیت